بەیانیتان باش هەروەکو ئاگادارن ئەمڕۆ وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین تاقیکردنەوەی پۆلی 12می وێژەی و زانستی و پیشەی دەستی پێکرد. ئەمڕۆ یەکەمین تاقیکردنەوەی ئەحیا بوو لە زانستی و مێژوش بوو لە ئەدەبی. سوپاس بۆخوا لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بە هەوڵ و ماندیبوونی بەڕێوبەری پەروەردەکان سەرپەرشتیاران دام و دەستگای حکومی لە قایمەقامیەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەرگری شارستانی لە زانکۆ بەڕێوبەرایەتی پۆلیس بەڕێوبەرایەتی هاتوچۆ ئاسایش هەر هەمویان تاوەکو ئەو لەحزەیە کە ئێستا ئەمە قسەی تێدا دەکەین هیچ کێشەیەک لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ڕووی نەداوە و هەموو شتەکان بە باشی بەڕێوە چووە. طبعاً هەروەکو ئەگەدارن ئیداری سەربەخۆی سۆران پێک دێتن لە چوار پەروەردەی سۆران و مێرگە سۆر و چۆمان و ڕەواندز 7294 قوتابی تاقیکردنەوە ئەنجام دەداتن. 4749 قوتابی زانستیە 2545 قوتابیش وێژەیە. ئەوە ئاماری ئەو داتە نەبوو کە لە ئیداری سەربەخۆی سۆران لە ڕۆژی یەکەمی تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێتن. طبعاً ئەمە وەکو ئیداری سەربەخۆی سۆران بەڕێوبەراتی گشتی پەروەردەی سۆران 130 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە. لەو 130 هۆڵانە 82 هۆڵی وێژەی زانستیە، باقی ئەوەی دەمینتەوە 51 قاعەیە دەبیتە زانستی. ئەو داتایانەی کە ئێستا بڵاومان کردنەوە ئەو داتایانە کە بەڕێوبەراتی گشتی پەروەردەی سۆران وەزارەتی پەروەردە لە ڕۆژی یەکەمی تاقیکردنەوەکان پێی هەستاوە. طبعا نەک هەر لە ئیداری سەربەخۆی سۆران ئەوە ڕێنماییەکە لە ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە لە هەموو هەرێمی کوردستان. کامێرەکان لە بەشێکی زۆری قاعەکان ناڵێن هەر هەموو قاعەکان هەیە، بەڵام هۆکاری فێنکردنەوە و هەبوونی وەکوڵێن ئاو و شوێنی گونجاو لە بۆ قوتابیەکان لە هەموو ئیدارەکان فراهم کرایە. سەبارەت بە ڕێگریکردن لە ساڵانە ڕابردوو زۆرجار ئەو بابەتان بەتایبەت لەو مەدرسێ و لە هەندێک قوتابخانەی گوندەکان ئەوانەی کە بوونە هۆڵی تاقیکردنەوە ئەو بابەتە ڕوێدا چەند جوانراوە کۆنتڕۆڵی و بابەتە بکەن لەو ساڵدا. طبعاً مەوزوعی گزی لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی تر لە تاقیکردنەوەیەکەوە لە بۆ تاقیکردنەوەیەکی تر دەگۆڕێتن. سوپاس بۆخوا ئەو ڕۆی کەمی ڕۆژی تاقیکردنەوەکانە هیچ حالەتێک دروست نەبووە، هیواداریشین دروست نەبێتن لەبەر ئەوەی ڕێکارەکانی وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو کەسانێک کە گزی دەکەن و ئەوانەی کە هۆکاری دەبنە هۆکار کە بۆ گزیەکە بکرێتن زۆر توندن و ڕێنماییەکانیش بڵاوکرێنیان. والله موضوعی هۆڵی تاقیکردنەوەکان ئەگەر هەوڵمان نەداوە هەوڵمان داوە، بەڵام ئینسان دەبێ حسابی باری دارایی حکوومەت بکاتن. ئەگەر نا بە منیش وەکو بەڕێوبەری گشتی و وەزارەتی پەروەردەش پێخۆشە هەموو هەوڵێکی تاقیکردنەوە هەموو وەکو بڵێن هۆکارەکانی سارکردنەوە و وەکو بڵێن کارەبا و ئەوانەی زۆر بەباشی تێدا بیتن و جێگیر بێتن لە ئەوەی بۆ ساڵی دادێ ئەتو زۆر بە ئاسانی ئیشەکانی خۆت بکەیت و لەو تەوەقوعەداما کە کێشەی گەورەی هۆڵ و نەبوونی هۆڵمان نەبوو بیتن لە ئیداری سەربەخۆی سۆران لەبەر ئەوەی هۆڵەکانمان زۆر باشن و بەڕێوبەری پەروەردەکان هەوڵ و مادیبوونێکی زۆریان کردیە. طبعاً بەسوپاسەوە وەزارەتی کارەبا بەڕێوبەراتی گشتی کارەبای سۆران بەڕاستی هەوڵ و هیمەتێکی زۆریاندایە لە بۆ دابینکردنی کارەبا لە بۆ هۆڵەکان نەک هەر لە ئیداری سەربەخۆی سۆران لە بۆ هەموو هەرێم و هێڵی گەرمیشدانرایە لە کۆنتاکەیە لە وەینی وەزارەتی پەروەردە وەزارەتی کارەبا هەر کێشەیەک دروست ببیتن. الحەمدولله ئێمە وەکو بەڕێوبەراتی گشتی پەروەردەی سۆران هیچ کێشەیەکی کارەبامان نابووەتەوەکو ئێستا و بە هەوڵ و ماندیبوونی بەڕێز قایمەقامەکانیش هەوڵی ئەوە دراوە کە هەر حالەتێک ئەگەر خوا نەخواستە حالەتێکی لە ناکاو دروست بێتن بە مۆلیدەکان یاخود مۆلیدەی شخصی کێشەیەەکە حەڵ دەکرێت ئینشاءالله. طبعاً هەروەکو ئاگادارن تاقیکردنەوەکان هەموو ساڵ لە 3-6 دەستی پێ دەکرد. گۆڕانکاری ڕۆژێک دوو ڕۆژ کەمتر زیاتر
ئەوە وەکو بڵێن بەپێی ئەو ئۆتڵانەی کە دەکەتە ناو تاقیکردنەوەکان دەکرا کە بەڕوبەراتی گشتی ئەزمونونەکان جەدوەلەکە دادەنێتن بەڵام خۆتان ئەو واقعە دەزانن کە ئەو ساڵە بەهۆی بایکۆتی سنووری سلێمانی ویسترا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بڕیاری ئەوە دراکە چ میکانیزمێک بدرۆزرێتەوە بۆ ئەوەی ئەوانش قوتابی ئێمان ئەوانش خوشکوبرای ئێمان حەقیوانش نەفەوتێتن پێشنیارەکان بەو نەوعی بوون کە لێرە وەکو بڵێن تاقیکردنەوەکان لە کاتی خۆی بڕواتن و لە سلێمانیش لە کاتێکی تر وەکو بڵێن بەڕێوە بچی ئەندامانی ئەنجومەنی وەزارەت بڕیاریان دا کە تاقیکردنەوەکان لەبەر بەرژەوەندی سلێمانی تاخیر بکرێتن ئەو ساڵە تەنها ئەو ساڵش ئینشاءالله وا دەبێتن ساڵی دادی دووبارە ناکرێتەوە حالەتەکە لەبەر ئەو مۆزوعە بوو. کارەبا لە ئێوارە سادێکی زۆر داوا کات کە کارەبا لە ئێوارە خۆزانی ئێستا لە کارتەدانە لەکانی گەرمە بەرزە بنەوە زۆر بەرزە ساڵێکی تاوەکو کارەبا لە کاتی ئێوارانی پرسیاری دومیشمەوەیە دۆخی وانە بێژان وەکو زانین دۆخی وانە بێژان لە قۆناغێکی زۆر سەختدایە چ هەوڵێکی تاوەکو شەی وانە بێژ نەمێنێت وانە بێژی نوێ ئەم ساڵ دائەندرێت طبعا پرسیاری یەکەمت لە بۆ مەوزوعی کارەبا لە سعات 5 و لە بۆ 6 و ئەوانە ئێواران طبعا ئەوە ئیشی قایمەقامیەتە لیژنەی مۆلیدەکان هەیە ساڵانش ئێستا خۆت ئاماژت پێکرد پلەی گەرما زۆر گەرمایە لۆیە مۆلیدەکان دەبی هیچ نەبی سعاتێک ئیسراحەتیان پێ بدرێتن بۆ ئەوەی بتوانن بە شەو ئیشی خۆیان بکەن طبعا بە ئیجازەی جەنابی قایمەقامیش ئەو پرسیارە دەبی ئەو جوابی بداباوە بەڵام حالەتەکە لەبەر ئەوەیە هەوڵیش دەدەن ئەگەر بکرێتن لە ئەو مانگەی لەگەڵ جەنابی قایمەقامەکان لەسەر خەتین لەگەڵ ئیداری سەربەخۆی سۆران کە بتوانین لەو ماوەی ئەو مانگەی کە تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێتن ئەو سعاتە ئەگەر بکرێتن کارەبا بدرێ ئەوە لە پرسیاری یەکەم پرسیاری دووەم شوانە بێژان طبعا بۆ یەکەمین جار لە وەزارەتی پەروەردە وانە بێژ بکرێتە چاودێر لە هۆڵی تاقیکردنەوەکان ئەو ساڵە پەیڕەو کرا بۆ مەوزوعی ئەوەی کەوانە بێژان مەسیریان بەچ دەگاتن طبعا ئەو مەلەفە جەنابی وەزیر تەسلیمی کاک جەنابی سوودانی کردیە بزانین مەلەفەکە بەچێ دەگاتن ئیشەڵا دەبنەگرێ بەست و کێشەی دووچینی بینی وانە بێژ و میلاکش نامێنێت مەوزوعی دانانی وانە بێژ بەرنامەی دانانی وانە بێژی نوێمان نیە باڕازگۆبین لەگەڵ یەکتری چونکە ئەو ساڵە بەرنامەمان هەیە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان تەنزیمی میلاکی خۆمان دەکەینەوە کە تەنزیمی میلاکی خۆمان کردەوە ئەو کاتی لە چ شوێنێک زیاد بوو دەیگوازینەوە شوێنەکانی دیکە ئیشەڵا پێویستیمان بەوەی نابیتن کە زۆر کێشەمان ئیلا ئەگەر لە قسە ئەوە ئیشی بەڕێوەبەری پەروەردەکانی میکانیزمی خۆیان هەیە دەوای تەوەقع دەکەم لە کۆتاییەکانی ئەو مانجی 7 و سەرەتای مانجی 8 ئەو تەنزیماتە دەست پێ دەکات.